هەروەکو دەزانین کێشەهێری سەرەکی گەنجان لە هەرێمی کوردستاندا لە چەند ساڵانی ڕابردووە تاکۆ ساڵانەش بێکاریە. حکوومەت هەرێمی کوردستان تاکو ئێستا هیچ پلانێکی بۆ بەگەڕخستنی توانای گەنجەکاندا نەبووە. هەروەکو دەزانین گەنجان لە ئێستادا زۆربیان خەریکن بە بەسەربردنی کارەکانیان لە چەند شتێک کە بەڕاستی ناماقولەوە هەروە پێویستیش ناکە وەک بەسەربردنی کاتەکانیان بۆ بەکردنی یاری پۆبجی کە یەکێک لە یاریە وەک بڵێن سەرەکیەکان لە ئێستادەوە هەروەها کوشتنی کاتەکانیان بەنێرگە لەو ئەوانە و ڕێژەیەکی زۆری گەنجەکانیش لە هەرێمی کوردستان لەو ساڵاندا تەخڕوجیان کردووە لە چەندین زانکۆی گەورە و هەروە پەیمانگەکان کە توانایەکی باشیان هەیە بۆیە پەیمان باشە و بە باشترین شێوە حکوومەت چاودێری گەنجەکان و کات و چاوی لێبێت بەمەش حکوومەت ئەتوانێت بۆ نمونە لە کەرتی تایبەت هەلیکاریان بۆ بدۆزێتەوە هەروەکردنەوەی شەریکات. وڵای نەبوونی هەلیکار لە مەنتیقەیە زۆر کارە ساتی لێکەوێتەوە بیتە هۆی کە چەندەها گەز لە نیوە شەو دزین و دوکان بڕین و خۆبەرخۆ کوشتن و هەروەها شتەکانی دیکە شەگریتەوە. هەروەها نەبوونی هەلیکار ئامانجێکی زۆر خراپە لە ئەوەی چونکە گەنجان تا ئێستا ڕادەیەکی سەتا برین هەفتا زیاتر نەبوونی هەلیکار بەهۆی هەی ماستەری هەیە هەی شەهادەی زۆر دکتۆرە هەیە ئیشێک نییە بکات لە ماڵێ مەزبورە بسی دکانەی دانێ و زە دکانش بە قەردا کە گەنجێ هەی تێتە دکانێ پارەی وێنە لۆ جغارێ 500 تەبع هێزاوە نابی هەلیکار داواکارین لە حکوومەتش بیتە هۆی دروستکردنی چەندین هەلیکار لە منتیقەکەمان و هەروها چەندی پرۆژەش بکرێنەوە و من وەکو گەنجێک لە معاناتی هەموو گەنجێک تێگەم نمونە سەدان گەنج من خۆم نەڵێم ئێستا خۆشم یعنی سەدان جاراتومە ئێرە گەنجم پارەی پاکەتێک نییە یان کارتەکەم پێوێ کارتی ئینتەرنێتە سەدان شتی ترەوەیە بەس ینی سەدان گەنجی تر وەکو منە سەدان هاوڕێم هەیەیان ینی 150 لە ژیرفاندا نییە لە حکوومەت ینی چاوێک بۆ لای ئێمە نایەنێت پرۆژەیەک کارێک شتێک بۆ دەڤەرەکەمان بکات بڵێن سەدان گەنجی تر وەکو منە و فەقیر و هەژار و هەلیکار وەکو هەلیکار هیچ شتێکمان نییە لێرە لە دەڤەرەکەمان یان هیچ هەلیکارمان بۆ نەکراوە بۆ نەڕەخساوە و ئێستا چی بڵێن ئەخوێنم سەدان گەنجەیە ئەخوێنێ وەکو من شەهادە هینایە لە زانکۆ دەرچووە کارەکەی لە ماڵەوە دانیشتووە کووە هەلیکار گاوشتانە وەڵا چ بکرێت پرۆژە زۆرە حکوومەت خۆی زانێ ئەگەر کاری تێ بکەوە گەر ینی ڕێکخستنی بۆ بکات سەدان پرۆژەی یان جیاوازەیە بۆ گەنج سەدان کار هەیە نمونە وەکو هەزار شتێک بڵێم خوێندنەکەی تەواو کات تەعین بوون و یان یارمەتی گەنجان بدات بە هەموو شێوەیەک یان لە هەموو ڕووەکانی ژیان و شتێک بۆ گەنجان بکرێت